خوای پەروەردگار ئاگای لە دڵی هەر یەکێک لە ئێمەیە، ئەزانێت ناوی دڵی ئێمە چیتایە. ئەگەر ببینێت تۆ عەزمێکی تەواوت کردووە، نیەتێکی ڕاستگۆیانەت هێناوە کە ئەم مانگە بەسەرا تێپەڕ نەبی وەکو مانگەکانی تر، بە تەئکید خوای تەعالا هاوکارتە بێ و یارمەتی دەرتە بێ. هەوڵ بدەی ئەو تاوانانەی کە ئەنجامی دەی ڕۆژانە کەمی کەیتەوە، سووکی کەیتەوە. ئەگەر بۆت بکرێ هەر بنبڕی بکەی، چونکە تاوان خۆشەویستەکانم گەورەترین بربەستە لە بەینی تۆ و خوای پەروەردگارە. جا ئەگەر ئینسان بتوانێت لەگەڵ نزیک بوونەوەی، نەک لەگەڵ هاتنی، لەگەڵ نزیک بوونەوەی مانگی ڕەمەزانە تۆبەیەکی ڕاستەقینە بکاو، بە تەواوەتی خۆی یەکلا کاتەوە بۆ پەروەردگاری مەزن، شتێکی زۆر باشی کردووە. دوعا و پاڕانەوە زۆر گرنگە تۆ داوا بکەی لە خوای پەروەردگار کە خوای تەعالا تەمەنت درێژکە تا ئەگەیتە مانگی ڕەمەزان، لەوانەیە پێش مانگی ڕەمەزان تۆ بمری و بگەڕێیتەوە بۆ لای خوا. جا داوا بکە خوا تەمەنت درێژکە و بگەیتە مانگی ڕەمەزان، و پاشان مانگی ڕەمەزان بە جوانی بە لاشەیەکی ساغەوە بتوانی عیبادەتەکانی تیا ئەنجام بدەیت. خەڵکانێک هەیە ناگانە مانگی ڕەمەزان، خەڵکانێک هەیە ئەگەنە مانگی ڕەمەزان بەڵام نەخۆشی و ناڕەحەتی و مشکیلە و کێشە نایەلێ بە جوانی عیبادەتی خوا بکەن لەو مانگە. جا تۆ داوا بکە لە خوای پەروەردگار کە خوای تەعالا تەمەنت درێژکە و کاروبارتیش بۆ ئاسان بکە. ئەگەر بکرێ لە مانگی شەعبانە کە ئێمڕۆ 15یەمێتی، ئەگەر بکرێ لەم ڕۆژانەشی کەماوە چەند ڕۆژێک تایە ڕۆژوو بگرە، دووشەمەکان و پێنجشەمەکان، خۆ ئامادەکردنێک بێ بۆ ئەو مانگە پیرۆزە، یعنی تەدریبێک بێ. هەوڵ بدە هەر لە ئێستەوە پێش ئەوەی بڕۆینە ناو مانگی ڕەمەزان، لە ماوەی ئەم 15 ڕۆژە پێویستیەکانی مانگی ڕەمەزان بکڕە، خواردن، جلوبەرگ و حتا تەنانەت پێویستیەکانی ڕۆژانی جەژنیش هەر لە ئێسەوە بیکڕە، لەبەر ئەوەی لە ڕەمەزانە بیر لەو شتانە نەکەیتەوە، لەبەر ئەوەی لە ڕەمەزانە تەنها و تەنها هەوڵ بدەی کاتەکانت لە بەینی، ئەگەر لەو کەسانە بی کە لە ماڵایت و ئیش و کارێکی تایبەتیت نییە، لە بەینی ماڵ و مزگەوتە کاتەکانت ببیتە سەر، و ئەگەر کەسێکی وەزیفەتت هەیە یان ئیشێکت هەیە، یعنی تەنها ئیشەکەت ئەنجام بدەیت و بگەڕێیتەوە بۆ ماڵ و مزگەوت. ماڵ و مزگەوت ژیانت هەوڵ بدەیت لەو بەینەیە بێ، بە تایبەت لەو مانگە پیرۆزە. هەندێک لە پیاوچاکان خۆشەویستەکانم 40 ساڵی کۆتایی تەمەنیان تەنها لە نێوانی ماڵ و مزگەوتا بردۆتە سەر. 40 ساڵی کۆتایی تەمەنیان. طبعا کاتی ئێمە ئەڵێن کۆتایی تەمەنیان و نەزانن لە دوای 60 ساڵان ئەو بڕیارەیان داوە. نەوەڵڵا ئەهلی مەدینە، ئەهلی مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تەمەنیان بگەیشتایەتە 40، ئیتر یەکلا ئەبوونەوە بۆ خواپەرستی، یەکلا ئەبوونەوە بۆ خواپەرستی، ئیتر تەنها ماڵ و مزگەوت. سعیدی کوڕی موسەیەبێکێک بۆ لەو کەسانە تەنها ماڵ و مزگەوت، حتا تەنانەت کاتێک کوڕەکەشی وەفاتەکە لەگەڵ مسلمانانە ئەیشۆرێتەوە نوێژی لەسەرەکا و پاشان لە دەرگای مزگەوت داوا لە مسلمانانەکە ئیجازەی بدەن، چونکە ئەم وعدی داوە ژیانی لە بینی ماڵ و مزگەوت باتە سەر. ئیتر تۆش تەرتیباتێ بۆ خۆت بکە بەو شێوازەی کە بۆت گونجاوە کە زۆرترین عیبادەتی تیا ئەنجام بدەی، هەوڵ بدە بیکە. ئەگەر بۆت ئەکرێ بتوانی لە ڕەمەزانە عومرەیەک ئەنجام بدەی، کارێکی زۆر مبارەک و پیرۆزە. عومرەکردن لە ڕەمەزانە، عومرەکردن لە ڕەمەزانە وەک ئەوە وایە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم حەجێکت ئەنجام دابێ. زۆر کارێکی پیرۆز و مبارەکە ئەگەر بۆت بکرێ. هەوڵ بدە خۆت و دەوروبەرەکەشت وەکو چۆن خۆت ئامادەکەی، دەوروبەرەکەشت، خێزانت، ماڵ و مناڵت، خزمەکانت، برادەرەکانت هەمویان تەشجیع بکە و گەرم و گوڕ بکە بۆ پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان. باسی خێر و فەزڵەکانی مانگی ڕەمەزانیان بۆ بکە. هەرچی ئەزانی، هەرچیت بیستووە، هەرچی ئەبیسی، هەوڵدە درێغی لێ مەکە، چونکە گەیاندنی ئەم دینە و باسکردنی ئەم دینە تەنها ئیشی من نییە،
تەنها ئیشی مەلاکان و بانخوازان نییە، تەنها ئیشی پیاوچاکان نییە، هەموو کەسێ بەش بە حاڵی خۆی ئەهل دینە و لەسەرێتی بانگەواز بکە بۆ لای دینی خوات، چی ئەبیسی بیگەێنە و تەشجیعی خەڵک بکە بە قەدەر توانە، برادەرێکت، خزمێکت، خێزانەکەت، مناڵەکانت، باوکت، دایکت، ئەو کەسەی کە نزیکە لێتەوە هەوڵدە بە ئەوانیش ئەو ئامادەیە دروستکە. ئەگەر بکرێ هەر لە ئێسەوە بڕیارێ بدەت چەند مقدارێک پارە بخەیتە لاوە بۆ خێر و خێرات لە مانگی ڕەمەزانە، هەر لە ئێسەوە مقدارێک بە پێی ئەوەی کە هەتە ئیسلام داوا ناکە ئیلا تۆ پارەیەکی زۆر، چەند توانات هەیە مقدارێک پارە بخەلا، ئەمە بۆ خێر و خێرات. جگە لە زەکات فەرزە، بەس جگە لەوە بەشێک لە خێر دانە بۆ بەشێک لە پارە دانە بۆ ئیفتار سائیم کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێک فتاری ڕۆژوانێک بدە ئەجری ئەو ڕۆژوانەی دەسەکەوێ بەبێ ئەوەی لە ئەجری ئەویش کەم بێتەوە. جا ئەمە خێرێکی گەورەیە، تۆ هەوڵ بدە لە مانگی ڕەمەزانت چەند کەسێک تەرخە دیاریکە هەوڵدە فتاریان بۆ بکە. ئەگەر بکرێت کۆمەڵ ئیفتاری جەماعیش لە مزگەوتە ئەنجام بدرێ وەکو ساڵێک لە ساڵەکان ئێمە لەم مزگەوتە کردمان شتێکی چاکە، ینی چەند بسڵمانێک بێنە لای من بە یەکەوە مشاوەرە بکەین بتوانین ئێوارانێک فتاری هەموو ئەهلی مزگەوت بدەین، ئەو شتێکی زۆر چاکە و مبارەکە ئینشاء الله تعالى.